زۆر باشە کاک سەلام، یعنی لوبی هەموو ئەو مۆزوعانەی کە ئێستا باسمان کرد مەسلەی استراتیژێتی سەربازیە. حەزەکەم لەسەرەوەش بۆستین استراتێژیتی سەربازی چییە، لە چی پێک دێت؟ جارێ وشەی استراتیژی وشەیەکی یۆنانی کۆنەوە بزانم سترایەتی کۆچی پێوترێتن ینی استراتیژێتی عسکەری بزانە. ئەهدافی وڵاتەکەت ئامانجەکانت چییە؟ هەموو هێزە سیاسیەکەت، اقتصادیەکەت، سەربازیەکەت ئامادە ئاکەی ئامانجێک بۆ وڵاتەکە جێبەجێ بکرێتن. ئەهدافی وڵاتەکەت چییە جێبەجێ ئەکرێتن. ستراتیژیت بزانە پێک دێ لە کوتلە، پێک دێ لە حەسمی شەڕە. ستراتیژیت بە شێوازێکی عام فەنێکە و علمی پلادانانە تەختیت. چۆن حەسمی بەعزە ئیشێکەکەی لە چ کاتێکە لە چ زەمانێکە دەست پێ دەکەی. ئەبێ مبادرە هی تۆ بێتن، ئەبێ حەسم هی تۆ بێتن. اینجا ستراتیژیت لێرە لە زۆر چ پێک دێتن. بزانە بۆ نمونە ئیبادە قەتڵ عام کێمە بە کوردی ئەڵێین. کۆمەڵکوژی استراتیژیت ئەمە یەکێکە. تەخریب تێکدان ئەوە شەر استراتیژیەتی عسکەریە. بۆ نمونە لە شەڕی 12 ڕۆژی پارمانگی 6 ئیسرائیل و ئێران استراتیژیەتی ئێران چی بوو؟ تەخریب داغان کردی ئێران لە ناوەوە. جگەلەوە تەرهیب ترساندن، مرونەت نێڵی دوژمن بتوانێ ئامادە بێتەوە جارێکی کە بەردەوام بیترسێنیتن. مناوەڕاتی عسکەری زوو بە زوو بکەی، جوولانەوەت. ئەمە هەمووی استراتیژی عسکەریە، پلاندانان. فەن و علمت تەختیت. فەنێکە وەزانایەکە بۆ پلاندانان دائەندرێتن لەلایەنەوە. بەڵام قیوای سیاسی، چونکە ئەسە بزانە جەنابەت، زۆر کەس ئەسە بڵێ سیاست معنای چییە؟ سیاست لەگەڵ سەربازیە عسکەرە جیاوازی نییە. دەڵێ مەکتەب سیاسیم هەیە و مەکتەب عسکەریم هەیە. سیاسی چییە؟ السياسة امتداد للحرب لكن بصيغة أخرى. سياسات هالشرة بلان بشوازيكي كا شكت يعني بلان خوي هربيك حلقية بيك وبصراوته حتى كل استراتيجيات عسكري سياسية يعني كسياساتيش أمان جيكي وبولاد جيبا جيبك وعسكريش هروها أما استراتيجيات عسكرية أبو شوازة أبيتن